بەفتیسانەوە بە خێراتنی بەشداربوانی عەزیزەکەم لە ژن و لە پیاو بە هەوەی ئەو کێشە فەنیەوە بڕێک لە سەرەتای قسەکانمان کردووە و عەزیزانەی لەمە دووە تشتیان هێنا لەو دووە وتیان نابیستین و خولاسەوە ئەلان میکرۆفۆن هاتووە لە خزمەتدان. باسەکەی ئەوڕۆ لەسەر خۆکوژی ژنانە، بوارەکانی جۆربەجۆری هەوەکانی و بۆچی لە نێو کورددا کوشتنی ژنان بە تاوانی شەرەف و ناموسپەرستی ئەوەندە پەرەی سەندووە، نەک لە حیتەی کوردستان بەڵکو لە تاراوگەش بووەتە نەریتێک و بووەتە دیاردەیەک ناشیری. من بۆ خۆم کارێکی مەیدانی هەمەلایەنەم لەسەرم قەیسە نەکردووە. ئەوە پێشم وایە دیاردەیەکە کە لە یەکدەهەی ئەخیردا لە کوردستانی ڕۆژهەڵات زۆر سەری هەڵداوە. ئەگەرچی لە کوردستانی ئەوەندەی من بزانم لە کوردستانی باشووریش هەیە ئەوە بە شێوەیەکی دیکە. لە کوردستانی باشوور خۆکوژی زۆرترە، ببوورن بە دەستی پیاوانی تایفە و عەشیرە کوشتنی ژنان زۆرتر باوە. لە کوردستانی ڕۆژهەڵات خۆکوژی ژنان، خۆ لە نێوبردن و ئیدامە نەدان بەو ژیانە نەکبەتبارە وەتە نەریت. هەردووکی بە هەر بارێکدا ئەبێتە هۆی لە بینبردنی ژنان، هۆکەشی لە سەرەتاییترین مافەوە کە مەسەلەی خۆشەویستی و ژیانی هاوبەش و ئەوانەیە و بگرە حتا لە زۆر شتی لەوە پێش پاوەفتادەتر و خوارتریش ژنان تاوانیان بۆ ساز دەکرێ و لە ناو دەبردرێن یا بۆ خۆیان لە ناو دەبرن. لە دیدگای ئێمەوە لە بۆچوونی ئێمەوە هەردوو شێوەکەی تەردکراوە و ناپەسەندە و کەس حەز ناکا کە وەزعی ژن بەتایبەت لە کوردستانی ڕۆژهەڵات کە خۆکوژیەکە زۆر باوە بەو ئاراستەیەدا بڕوات. ئەگەرچی ئەوانەی تەحلیلیان کردووە لێکۆڵینەوەی مەیدانیان لەسەرم قەیسە کردووە، نەتیجە و ئاکامی جۆربەجۆریان هەیە لەسەر کەیسەکەی. وا هەیە دەڵێ کە تەحقیقات نیشان دەدا کە ژنان بۆی خۆیان دەکوژن ئامادە نین چی دیکە بەو ژیانە نەکبەتبارە ئیدامە بدەن و بنەڕەتی خۆکوشتنەکە ناشی لە نەزانین و نائاگاهی نییە، بەڵکو بەرعەکس بە پلەیەک لە ئاگاهی و وشیاری ژنانەی خۆیان گەیشتوون و حازر نین کاوانە ڕێڕەوانی بێدەنگی دایکان و نەسڵی پێشووی خۆیان بن. و لە کوردستانی ڕۆژهەڵات دەقیقاً چونکە قانون حمایەت لە ژن ناکا و قانونی شەرعی دەست بە دەستی عورف و نەریت و سنەتی نێو کۆمەڵگا کە دواکەوتووە لە نەتیجەی قانونی شەرعی و یا بێ قانونی لەم بوارەدا ئەوانە پێکەوە چفت دەبن و وەزعێک بۆ ژن پێش دێنن کە لە هیچ چکۆلەترین مافی خصوصی کۆمەڵایەتیاندا پشتیوانیەکی قانونی یاسایی و ئینسانی نابینن. و نەهایەتەن زۆرێک لە لێکۆڵەوەران ڕەنگە ئەو حەقەش بە ژنانی کوردستانی ڕۆژهەڵات بدەن کە هیچیان بۆ نامێنێتەوە خەت چ بکەن. نە قانون پشتیوانیانە، نە کۆمەڵگا دەیان بەخشێ، یعنی لە دەرەجەیەک وەکو ئینسانی، نەک حتا بەرابەریش وەکو ئینسانی تماشای مەوجودیەت و مافەکانیان و دایرەی خصوصی ژیانیان ناکا، دەی لەوەها حاڵەتێکدا بە نێوی شەرەف، بە نێوی بێئەبڕوویی خانەوادە ئیتهامەکە یا گوناحەکە هەرچی بێ با بڵێن گوناح دەبێ هیچیان بۆ نامێنێتەوە دەرەتان نامێنێ و متوەسل بە خۆکوژی دەبن. وتم لە بەڕای ئێمە ڕێگە هەیە بۆ ئەوەی کە خۆکوژی نەکاتە نەهایەتی ئیقدام بۆ ئیسلاحات و بە ئیسلاح و چاکسازی لە مەسئلەی مافی ژندا. ڕێگەهای زۆر هەیە
کە ڕەنگە دیسان زۆرێک لە ژنان ئەو حاڵەتی بە پێی تەحقیقی ڕەوانشناسان جنونێکی ئانیە بەسەردا دێ و کەسەی دەست دەداتە خۆکوژی فقط بە سانیە چەند چرکەیەک دوای پێش ئەوە ممکنە پەشیمان بوو بێتەوە، بەڵام ئەو جنونە کە بەسەردا هات کە ناشی لە فشاری ڕەوانی زۆرە تازە مەودای پێ ناداکە تەجدیدی نەزەر بکاوە پێداچوونەوە بکاوە لەگەڵ گیانی خۆی کایە دەکات. من پێم وایە ئەم توندوتیژیە لە هەموو کۆمەڵگاکانی بەشەری توندودێژی بێمافی نسبەت بە ژن هەیە. لە وڵاتانی پێشکەوتووی ڕۆژاوا لە بواری اقتصادی هەتا کۆمەڵایەتی ئابووری ئەوانە هەموو دەرەجەیەک لە کەممافی ئەگەر نەڵێن بێمافی و نابەرابەری بینی ژن و پیا و هێشتا هەروجودی هەیە، بەڵام دەستکەوتەکانی ئەوان لە توول دەهەها و سەدەها زۆر پێشترە لەوەی کە مەوزوعەکانمان بۆ لێکۆڵینەوە وەک یەک بچێ. ئێمە لێ ئیمڕۆ لێرە دانیشتین لەسەرەوە باسەکەین کە بۆ ژنان خۆیان ئەکوژن یا ئەکوژرێن. لە وڵاتانی پێشکەوتوو باسی ئەوە دەکرێت کە چۆن شەرایەتێک لە چاکسازی ئامادە بکەن، چەندە سەدی ژنان بچنە کابینەی دەوڵەتان و یا چەندە تێبکۆشن بۆ ئەوەی حەقدەستیان لەگەڵ پیاوان بۆ بەرابەر بێ. ئەمە ڕواڵەتی قەزیەتە، بەڵام خۆکوژی و ستەم لە ژن لە وڵاتانی پێشکەوتوش هەر هەیە، یعنی نەفسی تێڕوانینەکە جا بە دەرەجاتێک خواردون سەر هەر هەیە. مەشهورە کە دەڵێن لە دەهەی هەشتاد ئاماری قوربانیانی ژنانی ئاشپەزخانەیی لە وڵاتی سوێد کە مەهدی تەمەدنی دنیاە چەندە لەبان بووە. کابرا تووڕە بووە لە بەقەڵیەوە مەتبەخ و یا لە ئاشپەزخانەی ماڵەکەی خۆی لەسەر هەر شتێک بەدڵی نەبووە، تاوەکە یا مەنجەڵەکەی هەڵگردووە بەسەری ژنەکەی داوە کوشتویەتی. لە وڵاتی هێند بە مەحزی ئەوەی کە دەزانن ئەو جەریمەی ئەو منداڵەی لەسکی دایکیدایە کچە لە بینی دەبن و هەر لە بنەڕەتەوە ئەو سیستەمی زڵمە بە عیلەتی جنسی ناجۆر ئەوان پێ دەڵێن خۆی دەنمێنێ و نێویان ناو پرۆژەی بەسلاح لە بینبردنی جنسی ئەوەزی لە کۆمەڵگاوای پێدەڵ. بەڵام پێم وایە مشەخەسەن لە ئێران پشتیوانی نەکردنی قانونی دەسەڵاتی یاسای شەرعی لەگەڵ خۆی فەرهەنگێکی هێناوە کە ئەوانەی لێکۆڵینەوەیان کردووە لەگەڵ فەرهەنگی دەورانی شایانی حکوومەتی پێش جمهوری ئیسلامی و کۆمەری ئیسلامی حتا قابلی مقایسە نییە، وەزعێکی پێکهێناوە کە ئەو یاسا و دەسەڵاتەی لەسەرەوە فەرهەنگێکی لە نێو کۆمەڵگا پێکهێناوە، هەموو هەردوو پێکەوە ژنانیان زۆرتر لە چینی توێژەکانی دیکەی نێو کۆمەڵگا لە مەنگەنەدا قەرارداوە و بە جۆرێک فەرهەنگی دژی ژن بۆتە بەشێک لە شناسی ژن لە کۆمەڵگای ئێران. جا من چونکە بەحسی خۆکوژیە زۆرترە چێتە ینی ئەچمە سەر وەزعی ژنان لە کوردستانی ئێران یا لە کوردستانی ڕۆژهەڵات وەزعێکیان پێکهێناوە کە ئاماری ژنان بۆ خۆکوشتن چوەتە سەر. بەڵام لە کۆمەڵگای ئەمە هیچ ڕووبەنای ینی حاکمیەت ئاوایە قانون و یاسا دژی ژنە هەر لە مەسەلەی حیجابەوە بیگرە، لە ئێرسەوە، لە تەلاقی یەکلایەنەوە، لە ئێرس و میراسەوە، لە حەقی کارکردنەوە کە بە کۆمەهاتنی کۆماری ئیسلامی بۆ ئێران هاتنە سەرکاری ئەوە تەنانەت ژن لە چه بەشێک لە کۆمەڵگا کار بکا و کار نەکا ئەوانشیان لێ زەوت کراوە. ژن ناتوانێت قازی بێ، ژن ناتوانێت سەرۆکۆمار بێ، ژن ناتوانێت لە پلەی بەرزی وەزارەت و ئەوانە کار بکاوە هەتا ئاخر. بەڵام لە توولی ئەو 40 ساڵەدا کە ڕۆژیمە لەسەر کار بووە توانێن بڵێم ژنان بەعام لە ئێران و لەوانە ژنی کورد سەرڕای هەموو زەخت و زۆرەکان بەردەوام وەکو پەلەوەرێک
لە قەفەزدا لە حاڵی پەڕیندا بوون، یعنی هیوایان بە باڵگرتنەوە و ڕزگاری هەر هەبووە. و لەو پێناوەدا چوون زۆربەی دەرگاهای تەفریحات و کار و کسم و شغل و ئەوانەیان لێزەوت کراوە، ڕوویان کردووەتە پەروەردەکردنی تاکە کەسی خۆیان. و ئیمڕۆ ئامارەکان لە ئێران نیشان دەدا کە ئەوانەی کە تەحسیلاتی باڵایان هەیە و یا دەستکەوتهای هونەری مەدەنی کۆمەڵایەتیان هەیە، بە ئامار ڕێژەی ژنان لە ڕێژەی پیاوان زۆرترە. ئەمە بۆ خۆی تەناقۆزێ دێنێتە، ناسازگاریە دێنێتە پێشەوە کە چۆن ممکنە لە کۆمەلگایەک ئەو هەموو زەخت و زۆرە هەیە هاوتەراز لەگەڵ وێڕای ئەو هەموو زەڵم و زۆرە دەستکەوت بۆ گەشانەوەی شەخصی و گەشانەوەی کار ئەوەندە زۆرە. دەقیقەن هەر بەو دەلیلە کە کۆمەلگای ئیجازەی پێ نەداون، ڕێگەی هەڵبژاردنەوەی یعنی کاری کۆمەڵایەتی و جەمعیان لێ سەلب کراوە، ڕوویان کردووەتە گەشانەوەی شەخصی خۆیان، جا بە هەر شێوەیە پیان کرابێ. حیجاب بووەتە زۆرە ملی لە ئێران دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی، بەڵام تا ئەلعان بە درێژایی 40 ساڵە ئەو ژنانە لەگەڵ ئەم دیاردەیە خەباتەکەن و دژی ڕاوەستاون، زیندانیان کێشاوە، پرچیان بڕاوە و زۆرێ لە زەخت و زۆرەکانیان لێکراوە لەسەرەوەی فقط نەیانویستووە بە زۆرە ملی حیجابیان بەسەردا داسەنێ. دەتوانم بڵم هەموو ئەم فیشارانە بەسەر هەر کۆمەلگایەکدا هاتبێ، ئەویش بە درێژایی 40 ساڵ و 14 کەمتر من لێم کۆڵیوەتەوە، کەمتر وڵاتانی دنیا لە دەستی دیکتاتۆریەکان هەڵاتون و تاراوگە و تەبعید نشینیان 14 توولی کێشاوە. یعنی تۆ لە شیلی و لە ئەمریکای جنوبیەوە بیگرە، هەتا وڵاتانی کە دیکتاتۆریتیا زاڵ بووە و هەتا کوردستانی باشوور دەورەی سەدەم زۆر ماوەیە و دیکتاتۆریە کورتتر بووە. ئەگەر ئەو ماوە توولی کێشا لە وڵاتی خۆت هەڵکندرای، ڕەوانەی تاراوگە بووی، پەرەمپەرەمی وڵاتان بووی و لەسەر عەرزی خۆت نەمای، ئەمە بۆ خۆی لە حاز ڕەوانشناسیەوە نەوعێک دوورکەوتنەوە و غەریبی و خەمۆکی دێنێ، ئەوەش کە ماوەتەوە لە نێو وڵاتەکە ئەوە وەزعیەتی کە دەیبینن. پرسن دەیت خۆ باشە زۆرێک لەوانە ئەلعان ئەو دیاردەیەش تەقریبان ڕوو لە زیاکردنە کە پیاوان لە دەرەوەی وڵات و لە تاراوگە ژنەکان دەکوژن. بیر و بۆچوون و ئەقڵیەتی دژەژن بە بڕوای من جۆغرافیا ناناسێ، مەگەر ئەوەی ئەو جۆغرافیایە یا ئەو گۆزاننەوەی وڵات بە وڵاتە ئاموزش و فێرکردنێکی عەجایبی لەسەر ئەو پیاوە مەعەیەنە هەبووێ کە بە خۆداچوونەوەیەکی عەجایب بناغەیی لە خۆیدا بکە کە هەرگیز ئەوەی کردوویەتی تیکرار نەبێتەوە. دەنا لە حاڵەتی نەبوونی ئاموزش، نەبوونی کولتوریکی پێشکەوتوانە، نەبوونی ئازادی هەردوو جنس، بەو ئەقڵیەتەوە لە سنە و مەریوان و چوزانم دەربەندی خان و سلێمانی دێتە دەرەوە، هەر بەو ئەقڵیەتەوە دێتە دنیای تەبعید. جا دیسان ئەوانەی لێکۆڵینەوەیان کردووە بۆیان دەرکەوتووە کە لە دنیای تەبعید و تاراوگە پیا و محافزەکار و ترسەنۆکترە لەوەی کە ژنەکەی لە دەست بدا، و ئەمە لە سایەی قانونێکە کە لە دەرەوە هەیە کە تۆ ناتوانی زەڵم و زۆر لە ژنەکەت بکەی وەکو وڵاتی خۆی. لێرە قانون پشتیوانە لەوێ نییە، وەگەر تۆ ئەو شێوەیە کە بووە لە ناوخۆ ئیدامەی بدەی لێرە لەگەڵ مجازاتی یاسایی و یا لێپرسینەوە ڕوبەڕوو دەبی. زۆر جار نیشانیان داوە هەتا نەریتە کۆنەکان غەیرز مەسئلەی دژەژن لێرە تەقویەت دەبێت لە تاراوگە و حەسار بە دەور خۆیدا دەکێشێ. پیاو زۆر سنەتی تر دەبێ، بەعام ناڵم هەموو پیاوان وایە، ئێمە فقط لەسەر دیاردە نەرێنیەکان قسە دەکەین لێرە و لە تاراوگە بەردەوام ترسی ئەوەی هەیە
کە ژنەکەی چونکە ئازادە قانون پشتیوانی لێکا کە پشتیوانی قانونی هاتە پشت دەبێتە ئیسلاح بێتە پشتیوانێ بۆ فەرهەنگێکی گەورەتر و کراوەتر کە وای لێ هادی یەکەم کەس یەکەم چین و توێژێک کە لەو وەزعە مەنفەعەت دەبا ئەوانن کە لە وڵاتی خۆیان زڵمیان لێکراوە لەوانە ژنان چاودەمی دەکرێتەوە بە قەوڵی کوردی و دەکەوێتە شوێن پێڕەوکردنی مافەکانی خۆی ئەمە پیاو دەترسێنێ ئەو بە مەحزی ئەوەی تۆزدێری باسێکی ڕەنگا و ڕەنگ لە بەرگا دەستێک بەخۆی دابێنێ یا ئیرتباط و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی هەرە پێبدا پیا و دڵپیسی لێ دەکا و دەیخاتە مەنگەنەیەکەوە و نەهایەتەن بیانووی پێدەگرێ و بە هەر بەهانەیەک و ئەو پەڕەکەی ئەو جنونەی کە ئەو ژنە لە وڵات خۆی دەکوژێ بەسەر و پیاوە کە لە تەبعید و لە تەراوگە بەسەر دەبا دێت و لە یەک ئاندا تەسمیم دەگرێ ژنەکەی لەبین با و بەداخەوە من لە نێو کورد بەعام زۆر خۆی دەنوێنێ بەداخەوە ئەم زۆرێک لەو دەم و دەستگایانە و ناوەندانەیەمە پەیوەندیمان لەگەڵیان هەیە بەردەوامەوە دەڵێن کە علەتی چییە ئەوەندە ژن پیاوی کوژنی کورد دەکوژێ بۆیە ئەمە تحقیقاتێکی کارشناسانە و لێکۆڵینەوەیەکی زۆر هەمەلایەنەی دەوێت کە من لەو بوارەدا کارێکی وام نەکردووە بەڵام شتم خوێندووەتەوە و منیش وەکو هەموو داکۆکی کارێکی مافی ژنان بە شوێنی داچووم احتیاجی هەیە ئەم قەزیەیە نیازی بەوەیە کە زۆر کۆبوونەوەی گەورەی و دەقیقی لەسەر بکرێ علمی و بزانن بۆچی وایە بەڵام وتم ئەوەندەی کە تا ئێستا دراوەتە دەرەوە و تحقیقاتی مەیدانی لەسەر کراوەیە کە زۆرێک لەو ژنانە لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ خەلاسبوون لەو ژیان نەکبەتبار و ناخۆشە ئاوا دەکەن عامڵێکی دیکە ئەوەیە لە وڵاتانی پێشکەوتوو لەسەر ئەم قەزیەیە خەسارناسی دەکەن ناوەند و نێهاتهای زۆر گەورە و بەرینی بۆ دادەنێن لێکۆڵینەوە بکە بزانێت بۆچی وایە چاکسازی قانونی و کۆمەڵایەتی و فەرهەنگی و هەمەلایەنە ئاکەن بۆ ئەوە ناتوانانی تۆند و دیژی بنە بڕکەی بەڵام دەتوانی کەمی بکەیەوە بۆ ئەوەی کەمی بکەنەوە و لەسەری بچن و ئەوانە بێتە ئەزمون بۆ کۆمەلگا کە تیکرار نەبێتەوە بەڵام لە وڵاتانی پاشکەوتووی ئێمە اتفاقاً شتەکە دەشارنەوە دەیخەنە پەراوێزی باقی پرسە کۆمەڵایەتیەکانی دیکە ئەوە زۆر جار لاشەی ژنەکان لە بنداران و بەردان دەبیندرێتەوە و دیزە بە دەرخۆنەیەکەن و ئەسەن باسیشی ناکەن قانون بە شوێنیدا ناچێت چون دەسەڵاتی عەشیرەیی و خێڵەکی زاڵترە لە بێقانونیدا و لێپرسینەوە نەبووەتە یاسایەک و یا قانونێک فەرهەنگێک نەریتێک کە تۆ بتوانی ئەو چینی توێژانەی کە حەقێکیان نییە لانیکەم لە ڕووی تحقیقاتی مەیدانی و لێکۆڵینەوە و بتوانی شتەکانیان دەرخەی شاهد هەیە وانەش کە ئەو کارەیان کردووە ئێمە کەسمان دیوە لە کوردستانی باشوور ئەو لێکۆڵینەوانەی کردووە و حکمی کوشتنیانداوە و کوردستانی بەجێهێشتووە لە تاراوکە وەکو داکۆکی کارێکی مافی ژن تحقیقەکانی دەکا بۆیە هەتا ئەم وەزعە ئیدامەی بێ دەبێ تێبکۆشین ئێمە ژنان کە قانون سەروەر بێ یاسا سەروەر بێ لە کوردستانی باشوور و ڕۆژهەڵات شتەکە کاملان فەرقی هەیە لە باشوور دەسەڵاتی کوردی هەیە لە ڕۆژهەڵات ئێمە لەژێر دەسەڵاتی دیکتاتوری داین دەیتوانی لە باشوور زۆری لەو یاسایانە ئیمڕۆ بچێتە ئاستی بەرزی خۆیەوە بێتە حتا بێتە پشتیوانێکیش بۆ ئێمە ڕۆژهەڵات و باقی ناوچەکانی دیکە بەڵام بەداخەوە لەوێ ژنیە مەسەڵەن بۆ نمونە فرە ژنی هێشتا تەفسیر بەردارە لە قانونی کوردستانی باشووردا ئەگەر ژنی ئەوە مەسەلەن ڕەزایەت بدا کابرا ئەتوانێت هەتا ئەو چوار ژنەی بە قانونی ئیسلام فتوای داوە بیهێنێ و بە غەیرە قانونی شەتا بەدڵیەتی تەماسی بێ لەگەڵ ژنان ئێمە زۆر جەمبەی ڕەنگە تۆزێک متەناقزە کۆمەڵگای کوردستانی باشوور ئەو هەموو ڕێکخراوە ژنانە ئەو هەموو ژنە نەخبە و سەرکەوتووە بەڵام سیمایەکی کامەڵەن پیاو سالار و پیاو مێحوەری هەیە
هیچ وەفتێکی سیاسی نابینی چوار ژنی تێدا بێ. وەزیر لە ئاستی ژندا زۆر کەمە. دەسەڵاتی سیاسی ئەگەر تۆ بینی حتا بەراوردی بکەی و مقایسەی بکەی ژنان و پیاوان لەگەڵ یەک، من دۆستی یەکجار زۆرم هەیە لە نێو ژناندا لە کوردستانی باشوور، دەبێت سەریان بێ پسپێری و وڵاتیان بدەیە دەست، بەڵام لەوێ کامڵان بێتە سەڵاتن. لە کوردستانی ئێمە بەهۆی کوردبوونەوە لەژێر یاسای ئیسلامی شیعی دژی سنە و دژی کورد و دژی نەتەوەکانی دیکە و دژی ئەوەی کە وە خۆی نەبێ بەسەر دەبین. دەسەڵاتمان بۆ ئاڵوگۆڕ زۆر کەمترە. بەڵام وتم هێشتا هەر لەو قاڵبەشدا بەردەوام خەباتمان کردووە و هەوڵمان داوە بۆ ئەو کارە. ئەوەڵین پێشمەرگەی ژن لە کوردستانی ڕۆژهەڵات بە سازماندراوی نێهادی نەکرا و هاتووەتە ڕوو. ئەوەڵین یعنی دەستە ژنانی سیاسی لە نێو حیزبەکان لە ئەحزابی کوردستانی ڕۆژهەڵات شکڵیان کردووە. ئەمانە ڕەنگە ئەوڕۆ بڵێن لە زۆر لایەن بڵێن کاری حیزبی منفورە یا مەسەڵەن حیزبە کەڵکی هیچ نایە، بەڵام حیزب دەستکەوتی دنیای مۆدەرنیتەیە و هیچ وڵاتێک هەر لەم وڵاتەی ئاڵمانی ئێوە و هەتا وڵاتانەی ئێمە تێدا ژین هەمووی بە وەسیلەی ئەحزاب بەڕێوە دەچن و ئەحزاب شێوەی دەسەڵاتی مۆدێرنن لە دەورەی مۆدەرنیتەدا. دەبێت ئەو حیزبانە بە تەردیان نەکەی و خۆت فاسڵە نەگری لە ئەحزاب، بەڵکو وەکو ژن، بەڵکو بتوانی قەوارە و هەیکەلەی حیزبەکان لەباری جنسیەتیەوە بەرابەر بکەیت، کاری تێدا بکەیت لەوە ئەحزابدا چاکسازی بە وجود بێت. بۆیە وتم ئێمە بۆ خۆمان وڵاتمان بەدەستەوە نییە وەکو بە هەرحاڵ ئۆپۆزیسیۆن و یاوانەی کە لە تەبعید داین بەردەوامە و کارەمان کردووە لەنا هەم وەکو حیزب هەم وەکو ژنانی ڕۆژهەڵات، بەڵام هیچ لە کار و بەرینایەتی کار و چالاکی خۆشمان شەرت نییە ڕازی بین. منزورمەوەی ئەگەر بمانەوێ بەراوردێک بکەین ئێمە لەگەڵ باشوور بەراورد ناکرین، چون ئەوان حکوومەتیان بەدەستە و ئێمە لە تەبعید داین. دەڵێ کاریگەری تێکنۆلۆژی لەسەر پرسی ژنکوژی بە بڕوای من دەبێتە وەسیلەیەک بیانوویەک بۆ دنیای پیاوسالار، بەڵام عاملی ئەسلی نییە لە کوشتنی ژناندا. ئەم نەریتە ناشیرینە هەر لە قەدیمەوە بە تایبەت لە وڵاتانی پاشکەوتوو لە نێو کورددا زۆر بووە. ئەلان کابرا بیانوویەک دەدۆزێتەوە کە عەکسی ژنەکەی مەسەڵەن لە فەیسبوک بووە دەساو دەست چووەوە دەکاتە بەهانەیە بۆەوە زەڵم لە ژنەکە بکە یا بیکوژێ. من ئەمە بە بیانوویەک دەزانم فەقەت. ئەگەرچی تێکنۆلۆژی بەو معنایە کە سبت تا ئێوارە ئێمە ئالەتێکمان بەدەستەوەیە و خەریکی ئەوەین و کۆبوونەوەی بنەماڵەیی تەربیەتی بنەماڵەیی بە بڕوای من و ئامۆژگاری و داڕشتنی ئاراستەیەک بۆ تەربیەتی مناڵی کامڕەن کردوێتەوە، ئەوەی وەری دەگرێت لە دنیای مەجازی زۆرتر وەری دەگرێت و ڕەنگە ئەمە بخۆی تەسیری هەبێ لە کۆنتاکت و نزیکی ئینسانەکان پێکەوە، بەڵام هیچ وەخت نابێتە پاساوێ بۆ ژنکوژی. ئەوە عەقیدەی منە. لە وڵاتانی ئێمە مەرکەزی بۆ بناغەی فێرکردن و بارهێنان ئاموزش بۆ بەرابەری جنسیەتی هیچ مەحەلێکی لە ئێعراب نییە. دیسانەوە دەچمەوە سەر باشوور وەک نمونەیەک لە کیانی کوردی کە بە ئازادمەنشی و دموکراسی وڵاتی بنیان ناوە کەم دەبینی کە ناوەندهایەکی ئاوا دابنی کە تێیدا بتوانن پیاوان و ژنان، یعنی ژنان لە پێش هەموودا دەبێت بە حەق و بە مافی خۆیان ئاشنا بکەیت کە نەتوانن بچنە ژێر باری زۆڵمی پیاوسالاری. ئەم ناوەندانە بەداخەوە کەمە و هەر لە بنەڕەتەوە لە پەروەردەوە کەمە. یعنی لە کتێبەکانی پەروەردەی مەدارسی سەرەتاییەوە هەتا سەر دەبێ ئێمە بە بڕوای ئێمە دەبێ پەروەردە ژێر و ڕوو بکرێ و لەم بارەوە شتێکی دیکە نەزمێکی دیکە و ئاراستەیەکی دیکەدا پەیڕەوی بکەین کە بتوانێت ژن هەر لە مەبناوە
بە فکر و بۆچوونی یەکسانی بار بێ. کاریگەری ئیسلامی سیاسی ئەم لە ناوچەکە وەکو ئێران کە بووەتە داڵبەدەری تەواو ڕواڵەتەکانی دواکەوتووی لە مەنتیقە و پەرەپێدانی ئیسلامی سیاسی، هەموو فاکتەکان حکایەت لەوە دەکەن ڕواڵەتەکان کە تەسیری زۆری لەسەر کوردستانی باشوور و لەسەر ژنی کورد لە هەردوو پارچەکە بەتایبەت کە ئەم دوو پارچە پێکەوە زۆر نزیکایەتیان هەیە تا پارچەکانی دیکە هەبووە. لەوێ ژن ئەسیرە، لێرە تەسیری وەرگرتووە لە دەسەڵاتی ئیسلامی سیاسی. ئەسڵ کورد و حیجاب لە نەریتی کوردیدا من حیجاب زۆر بێگانە بووە. ژنی کورد هەر لە قەدیمەوە بە پێی پێگە کۆمەڵایەتی و جۆغرافیایەکەی لەگەڵ حیجاب هیچ هاوخوانیەکی نەبووە. ئەمڕۆ دەبینی بەردەوام حیجاب و سەرپۆش لە کوردستانی ئێران، لە کوردستانی باشوور بە ئازادانە کراوەتە سەر ژنان و ئەو نەریتە ئیسلامیانەی کە ژن زۆرتر قەتیز دەکاتەوە زۆر برەوی هەیە. ئەمەش خۆی عامڵێکە. دانەنانی بنەمایەکی یاسایی کە بتوانێت بێ ئەملا و ئەولا داکۆکی لە مافەکانی ژنان بکە، نەک تێیدا هەبێکە ئەگەر ژنی ئەوەڵی ئیجازەی دابێ نەهایەت کەبرا دەتوانێت لانی کەم چوار ژنەکەی خۆی بێنێ، یا مەسەڵەن زۆر تەپسەرە و قانونی دیکە کە ڕاستەوخۆ بە قازانجی ژن نییە بەڵکو بە دژی ژنە. ئەوە لە بنەماوە کەسایەتیەکان و تاکەکانی کۆمەڵگا فێر ناکەین بەوەی کە قەدرگرتن و ئیحترامگرتن لە مافی مرۆڤ ببێتە بەشێ لە کولتوری. بۆ یەکیش وەختێ دینە دەرەوە لە وڵاتانی دیکە ئەو ئیحترامەی بەگشتی بۆ مافی مرۆڤ هەیە، بۆ ئێمە قابلی قبول نییە و لە بنەماڵەی خۆماندا شتێک دەکەین لە دەرەوە جۆرێکی دیکەین، بە تایبەت ئەو شوێنانەی کە بە مافی ژن مەربوط بێت و دەکەوینە تەناقۆزە و لەگەڵ یاسای وڵاتانی خانەخوێ. وەختێ ئەوە دەبینین وەکو پیا و ڕێگەکمان بۆ نامێنیتەوە ڤایرەزەوەی دەرەقەتی نە یاسا دێن، بەڵام دەرەقەتی ژنەکەی خۆی دێ، باشترە ئەو لەبین بەرێ و تەرجیحەدا کە لە بن زیندانە پێس بخا و ساڵهات بمێنێتەوە، بەڵام قبوڵی ژنێکی ئازادە لە بنەماڵەکەی خۆیدا نەکە. من پێم وایە تەوسیفی ئەو وەزعی کە هەیە لەسەرەوەی ژن دەگەیەنێتە نەهایەتی بێدەرەتانی خۆی دەکوژێ، ئایا گەریش خۆی نەکوژێ دەکوژرێ لەسەر چکۆلەترین بیان و کەم نین ئەو ژنانێک کە کوژراون کە فەقەت پیاوەکەیان خاترجەم نەبووەوە یا خڕێڵەیەکی لە دڵدا بووە نسبەت بە ڕەفتاری ژنەکەی و مەیتەکانیان لەم لاو لەولا دۆزراوەتەوە. ئەم وەزعیەتە دەبێ ڕێکخراوەهای ژنان بە نظری من بۆ ئاڵ و گۆڕ لەم بوارەدا لە حیتەی قسە بێنە دەرێ و بچنە مەرحەلەی عەمەل، بە تایبەت لەم دوو پارچەی ئێمەی ڕۆژهەڵات و باشوور. من پێم وایە دەبێ کاری مەیدانی لەسەر چاکسازی بۆ دابینکردنی یەکسانی بکرێ، لە ڕێکخراوەی ژنان کەم بکەینەوە، بەڵام بە کاری مەیدانی و کاری عەمەلی گەورە وەلەو ئەگەر گیانی خۆشمان بکەوێتە خەتەر ئیدامە بدەین و کارێکی بنەڕەتی و نیهادی نەکراو لەسەر پرسی ژن بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دڵ ئەو هەموو وەزعەدا کە چوار وڵات ئێمەی داگیر کردووە کە دژی خۆمانن، جگە لە نەریتی ئیسلامی سیاسی و جێگەی شەڕ و چوزانم دابەشکردنی دەسەڵاتی دنیاییش حتا لەو منتەقە خەریکە بەو سوورەت دەگرێ. لەو وەزعەدا پرسێک وەکو پرسی ژن بە دەرەجاتی زۆر دەبێتە ئەرجەحیەتی نییە، دەبێتە پرسێکی لاوەکی.
ئێمە لە دوای ڕژیمی پاشایەتی ئەو ئەزمونەمان کردووە وەکو ژنی ڕۆژهەڵات حازر نین جارێکی دیکە ئەو ئەزمونەی جارێک خڵەتاوین جارێکی دیکە بخڵەتین. ئێمە وەختێ شۆڕش کرا لە دژی شا لە کوردستانی ڕۆژهەڵات لە هەموو ئێران نەک فەقەت لە کوردستان جا ئیتفاقاً لە کوردستان وانم کوتیان پرسی ژن جارێ پرسێکی مهم نییە، ئاخر ئێمە نەتەوەین و زەڵمی نەتەوەییمان لێ دەچێ و ئێمە دەسەڵاتمان نییە و ئێمە وڵاتەکەمان ئاوەدان نییە و لەسەر بێمافی نەتەوەیی بەردەوام وە پاش خراوین و زۆرێک لەوانە تۆ ڕاوستن جارێک کەیسی ژن مهم نییە. دژایەتی لەگەڵ ئەمریکا دژایەتی لەوانەی داگیرکەری مەنتەقەکەن ئەوانە مهمە. لەوەی چەپی چەپەوە هەتا ئەوەی ڕاستی ڕاست مەسئلەی ژن هیچ وەخت نەهاتە سەرەوە و هەتا ئیمڕۆ بە درێژایی 40 ساڵ ژنی ئێران و ژنی کوردی ڕۆژهەڵات ئەوەی کردوویەتی خۆی کردوویەتی. دیارە ئەحزاب تەسیریان بووە، حزبی پێشکەوتوو بووە، وەزعی سیاسی ئێران تەسیری بووە و ئەسڵەن ئەتوانم بڵێم بزوتنەوەی ژنان لە ئێران یەکێ لە پێشکەوتووترین بزوتنەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دیارە لەگەڵ ئەو دەسەڵاتە دیکتاتۆریە ئائینیەدا هەمیشە دەست و پەنجەی نەرم کردووە، بەڵام بە ئەو حاڵە زۆر ڕێگای ئەمەلی دۆزیوەتەوە بۆ ئەوەی خۆی لە وەزع دەرباز بکە. و ئەگەر بە حاڵ و دوو بەڵام ئاڵوگۆڕێک لە ئێران پێک بێ، من پێم وایە ژنان سەرەکیترین نیروی مەیدانین بۆ ئاڵوگۆڕی کولتوری و یاسایی لە ئێران و ئەوە شاملی حاڵی ئێمەش کوردەکان لە کوردستانی ئێران دەبێ. ئەگەرچی ئێمە مەحتەلیەوە نابین هەم بە درێژایی بە هەموو فاکتەکانە و 40 ساڵە بۆ خۆمان پێشکەوتوتر لە باقی ئێران بووین لە مەسەلەی ژناندا و تماشای حیزبەکان و چوزانم بەرابەری دەسەڵات لە نێو حیزبەکاندا مەکەن. شاید حیزبەکان ئیمڕۆ لەو لەحاظەوە پاشکەوتوترن لە دنیای مەدەنی نێو کوردستانی ڕۆژهەڵات، بەڵام زۆرێک لەو چالاکیە مەدەنی و کۆمەڵایەتیانە کە دەکرێت ژن لەسەرەوەی هەموویانە، ژن سازمانی دەدا ئەوە ژن بیر و بۆچوونەکەی بۆ دەڕەخسێنێ، هەر لە دوو چارخە سواری ژنانی مەریوانەوە بیگرە، هەر لە ژینگە پارێزیەوە و احترام بۆ دنیای ژینگەی ئینسانی، هەر لەوەوە کە پیاوان دیباسی ژنان لەبەر دەکەن بۆ دژایەتی لەگەڵ ئەو نۆرمەی کە بێحورمەتی بەجلی کوردی ژنانە دەکرێت و زۆر نمودی دیکە کە ظاهیراً خلافی نەریتی معمولە، بەڵام ژن لە کوردستانی ڕۆژهەڵات کردوویەتی لەباری نظامی لەباری سیاسی هەمیشە تەسیریان بووە. ڕێژەی ئەو ژنانەی کە ئەوڕۆ لە نێو شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات خەباتی مەدەنیەکان زۆر بەرینترە و ئەوانە زۆر پسپۆڕ و ئاگاهن لەوەی کە لە نێو حیزبەکاندا هەن. بۆیە من ملاکی خۆم بۆ هوشیاری ژنان و ئاگاهبوونەوەیان لە کوردستانی ڕۆژهەڵات هیچ وەخت بە حیزبەکان هەڵناسەنگێن. ئەگەرچی لە لایەکیشەوە پێم وایە دنیای ئیمڕۆ ئەو ژنانە تەرجیح حەدەن کاری مەدەنی بکەن لە نێو ئێران، فعال بن، هەڵسوڕاو بن تا ئەوەی بێنە نێو حیزبی سیاسی، چونکە هەموو تاریخی ئەو 40 ساڵە نیشانی داوە کە حیزبی سیاسی پرسی ژن تا ڕادەیە خاتە دەرەجەی 2، بەڵام ئەو کە وا دەبینێ ئەوی ژن پێیخۆشە لە دەرەوەی دایرەی حیزبەکان بۆ خۆی شتێ بکە و کردوویە و دەستەبەری کردووە. ئەگەر شتێک بێ بە حاڵ و دووبەڵا لە کوردستانی ڕۆژهەڵاتی شارۆک بەقی ئێران، من پێم وایە ژن سەروەری و سالاری خۆی بەدەست دێنێ. ناڵێم هەموو شتێک هەل دەبێ و ڕزگاری نهایی نەسیبیان دەبێ، بەڵام ئەتوانێت چەند قات لەو پایە و احترام و مەنزەلەتی ژن لەو ناوچەیە بباتەس. بۆیە ئێمە ئەلعان بۆ خۆمان وەکو فکرمان لەوە کردووەتەوە بۆ خۆتان نەزانن کوردستانی ڕۆژهەڵات خەریکە ڕوبەڕوو دەبێتەوە لەگەڵ ئاڵوگۆڕێک بە فشارهایەکی نێونەتەوەی کە هاتووەتە سەر حکوومەتی ئێران و بەو وەزع ئابوووریەوە کە لە حاڵی شکان و لە ناوچووندایە
و ئەو خەباتێکە لە ناو ئێرانە کرێ و لە کوردستان و هەموو ئەوانە ئێمە وەکو ڕێکخراوی ژنان نەهاتوین ئەوە بێڵینەوە بۆ وەختێک کە پیاوان با پیاوان تەحلیلە سیاسیەکان بکەنەوەن بڕیار بۆ ئێمە بدەن بۆ خۆمان بیرمان لێکردوێتەوە خیرەن شتێکمان بە نێو داخوازینامەی ژنی کورد نووسیوە و ئەم داخوازینامەمان پێشکەش بە حیزبەکانی ڕۆژهەڵات کردووە و وتومانە لە ئایندەی هەر قانونێک کە ئێوە دایەڕژن دەبێ ئەو شتانەی ئێمە لەم داخوازینامەدا ڕۆچاومان کردووە حتمەن لە قانونی سەرتاسەری ئێراندا و هەروەها لە قانونی هەرێمی کوردستاندا حتمەن بگونجی وەکو فارس دەڵێ بۆربار باید دەمەهێج لە کۆشت ئێمە لە پێشەوە ئەو ئێقدامەمان کردووە کە سبحەینێ نەڵێن ئاخر ژنان بخۆیان هیچیان نەکرد و ئێمە ببینە دنباڵەڕە و بە شوێن پیاواندا ئەو شتانەی ئەنی هەموو یاساکان ڕچاو بکەین بەبێ ئەوەی بەندێک یا بەندهایە یا فەرمولهایەک سەبارەت بێ بێ مافی ژن تێیدا هات بێت ئەو داخوازینامەی ژنی کوردە لە کتێبێکدا لەگەڵ بەقیەی شتەکانی دیکە جەمبەندی کراوە و بۆ ئەو ڕۆدەستی نەدا بەڵام هیوادارم بە زووی بگاتە دەستی هەموو ئێوە و من لێرەوە لەو تریبوونەوە داوا دەکەم کە هەموو ژنێکی مافخوازی کورد ئەوە بخوێنێتەوە هی ئێمە نییە هی هەموو ژنانی ئێمە پێشکەشمان کردووە بە ڕێکخراوەهای ژنانی کورد لە کورسانی ڕۆژهەڵات پێشکەشی شیەکەین بە ئێوە کە وەکو دنیای ژنانەی خۆمان بەبێ ئەوەی سنوورەکان لە بەرچاو بگرین تماشای بکەین بزانین چەندە لەگەڵ قازانجەکانی ئێمە دەگونجێن هەر جۆر سەرکەوتویی لە کوردستانی ڕۆژهەڵات سەرکەوتوییە بۆ ژن لە پارچەکانی دیکە هەر جۆر لە باشوور سەرکەوتوییە بۆ باقی پارچەکانی ئێمە و ئەوانی دیکەش عەقیدەم ئەوەیە کە نابێ پشتیوانی و یەکگرتووی خوشکانەی ژنانی کورد ببێتە پاشکۆی سەرکەوتنی بەقیە سەرکەوتنە کۆمەڵایەتیەکان یا سەرکەوتنی ئەو دەسەڵاتەی کە زۆرتر پیاوی تێدایە و من پێم وایە ئێمە دەبێ بینە هاوکاری پیاوان لە هەموو پرسە کۆمەڵایەتیەکان جا بە تایبەت ساحێبی پرسی خۆمان بۆ داڕشتنی یاسایەکی یەکسانی و ئینسانی بۆ داهاتووی مدیریەت لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە یا بۆ داهاتووی کی باشتر لە بەقیە کوردستانەکان تێیدا ئێمە باسمان لە ئاموزش و فێرکردن و بارهێنان لە هەموو بوارەکان لە بنەماڵە لە قوتابخانە لە کۆمەڵگا و حتا ناوەندێکمان لەوێ داناوە بۆ ئەوەی ئەم ناوەندە وێڕای دەستگای حکوومەتی هەرێم بتوانێت شکڵ بگرێ ئەمە جۆرێک لە تەجروبەیە لە وڵاتانی ئسکاندیناوی هەبووە کە نێوی دەنێن ناوەندی چاوەدێری پرسی یەکسانی ئەم وەک مەسەڵەن شتێکی وەکو ئەنجومەنی باڵای خانمان لە کوردستانی باشووردا نراوە بەڵام بەداخەوە هیچ دەسەڵاتێکی نییە تەنها حاڵەتێکی شێماتیک و تەسویریە بەڵام ئەم ناوەندەی ئێمە دەڵێن دەبێ قودرەتی ئیجرایی هەبێ دەسەڵات چاوەدێری دەسەڵات بکە لە هەر کوێ پێشێلکاری مافی ژن و یا زەوتکردنی مافەکانیان و یا بەڕێوە نەبردنی درستی بناغە و مەواد و قانونی یەکسانی بێ و دەنگ دێ و دەوڵەت سەرنجەداتە بڕیارەکانی ئێمە لەو داخوازینامەدا ئەوەمان کردووە و پێشمان وایە ئەوە بۆ وڵاتانی ئێرە ڕەنگە کەم نەتیجە بدا چوونی یاسا پشتیوانی ژنە بەڵام لە وڵاتی ئێمەدا لانی کەم حتا یاساکان دەچنە قانونەوە ناوەندێکی ئاوا لازمە بۆ ئەوەی بتوانێ نەیەڵێکە لەو فرسەکانەدا ئاڵوگۆڕانەدا کە دێتە پێشەوە مافی ژن بکەوێتە پەرارێز و دواییش بە هیچی نەزانن و قانون دابنێن و ژن هەر هاوار بکە بۆ ئەوەی هیچی دیسان 40 ساڵی دیکەش هەرە و یاسا نایەکسانیانە پەیڕەو بکە.
پێداچوونەوەیەک بۆ مافەکانی ژنان بکرێت لە وڵاتانی پێشکەوتوو هەرە و کاراکەن هەر چەند ساڵ جارێک دەوڵەت دێ لەسەر ئەو قانونانەی کە بۆ ژندانراوە بە مافی یەکسانی لێ دەکۆڵێتەوە بزانێ لەکوێ نالەباریەکان لەکوێیە بۆ فڵان قانون نەچوەتە پێشەوە و ئەمە ڕێکخراوەهای ژنان لە وڵاتانی پێشکەوتوو یارمەتیەکەن بەم ئەمرە لە وڵاتی ئێمە بەداخەوە ڕێکخراوەهای ژنان شاید زۆرتر جەنبەی دێکۆریان هەبێ و سەرڕای هەموو تەلاشی ڕێکخراوەهای ژنانەوە نییە بڵێن بۆ خۆیان هەوڵیان نەداوە بەڵام قبوڵ ناکرێن ناچنە نێو سیستمی لێپرسینەوەوە ڕەئیەکانیان و بۆچوونەکانیان بۆ ئاڵوگۆڕ لە نەزەر ناگیرێ سازماندراوی شەبەکەیی ئەوەی بێت دەڵێن لە ئینگلیسیدا نێتوەرکی سازماندانێکی شەبەکەیی بەبێ ئەمەی ئەو حزبەیە ئەوە هی فڵان کەسە یا ئەوە مەسەڵەن لە فڵان تایفەوە هاتووە کافیە ژن بێ و پێویستە پێشینەیەکی خراپی نەبێ و خەباتکاری مافی ژنان بێ بێتە نێو ئەو شەبەکەوە و هەموو پێکەوە کار بۆ ڕزگاری خۆمان کرد ئەم ڕێکخراوە مەرزی هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوە ئەوی دیکە لەگەڵ ئەو پاشکۆی ئەو حیزبەکەی دیکەیە ئێمە نامانەوێ ئەوانە بمێنێ ئەو پێمان وایە لە سایەی یەکگرتوویەکی ئەوە شەبەکەیی و هەمەلایەنە هەم خۆکوژی ژن کەم دەبێتەوە ئەم ژن کوشتن کەمە بێتەوە دەسەڵاتێک نێهادی نەدەکرێت تازە ناتوانن بیخەنە پەراوێزەوە و ناتوانێت دنیای پیاوسالار نادیدەی بگرێ بڵێ هەروەک جاران دەبێت و ئەمە ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی کولتوری یاسایی بە وجود دێنێ و هیوادارم وابێ جارنامە نێونەتەوەیەکان بخەینە مەبنا بۆ داکۆکیکردن لە مافی ژنان کە زۆرێکی پێشڕە و پێشکەوتووە و لە دنیای ئەمڕۆوە ئەوە بەڕێز دەچێت و ئەوە ڕەچاو بکەین کە گەورەترین بنەمایە و دنیا دەتوانێت بێتە پشتت و پشتیوانیت لێ بکە یەکێکیشی ئەوەیە لە وڵاتانی پاشکەوتوو و دواکەوتوو وەکو وڵاتانی ئێمە کە مەسئلەی ژن و ئەمری ژن ئەوەندە سەرڕای ئەو هەموو خەبات و تێکۆشانە ئەوەندە هێشتا کەم ڕەنگە و خۆی نەنواندووە و جیاوازی بینی ئەم دوو ئینسانە لە کۆمەڵگادا ئەوەندە گەورەیە دێن لە ئەمری ئەوەی لە کورسانی باشوور پێ دەڵێن مەسئلەی کۆتا و ئێمە پێ دەڵێن تەبعیزی موسبەت هەڵاواردنی ئەرێنی ئێمە لەوە دەبێت کەڵبوەربگرین لە هەموو دنیا ئەو چینی توێژانەی نەفەقە ژن کە زۆڵمیان لێچووە و بە سوورەتی مێژوویی و کۆمەڵایەتی و یاسایی لە پاش ڕابیراون و نەیان هێشتووە بچنە پێشەوە لە هەموو بوارێکدا دەبێ مەودایەکی بۆ دابنێ کە بتوانن خۆ باسازی بکەنەوە و خۆیان بگەیەنە پلەی پیاوان ئەو قانونی کۆتاوە یا ئەو تەبعیزی موسبەتە زۆر زۆر شتێکی جوانە و شتێکی باشە بۆیە بتوانین دواکەوتووی ژنانی لە وڵاتانی دواکەوتوو وەکێمە پێ جۆبران بکەینەوە و بتوانێ حەق بە حەقدار بدرێ و میزانیەک بە هەرحاڵ ئەگەر پیاو ئاوایە و ژن ئاوایە لانیکەم بتوانین مەرحەلەی بیان هێنینە سەر و ژن تێبکۆشێ بۆەوەی توانێت لەو ڕێقابەتە درستە ئینسانیەدا خۆی بنوێنێ ئەگەر نەیتوانی خۆت معلومە لەو ئاستەدا دەمێنێتەوە و یا دێتە خوارەوە بە تەوری تەبیعی بەڵام ئەوە کۆمەڵگایە و ئەوە قانونەکە دەبێ ئەوەی بۆ بسەلمێنێ کە خۆی بێنێتە سەر پێم وایە ئێمە لە نێو ئەو شەبەکە خۆشکانەی ژناندا دەبێ ئەسڵی تر هەڵاواردنی ئەرێنی و یا ئەو بەرنامەی کۆتا دەبێ یەکێ لە ئوسوڵی ئەسڵی ئێمە بێ پڕپێسمانە ئێمە بۆ ژن لە کوردستانی ڕۆژهەڵات نازانم بۆ ناوچەکانی دیکە و حتمەن دەبێ ئەوە بکەین کە ئەگەر ئەوە بکەین زۆر کۆمەکەکە چون ئەلعان ئەو سروەتانە ئەو پسپۆڕانە ئەو شخصیەت و کەسایەتی ژنانە هەن حسابیان لەسەر ناکرد مەودایەکی یاسایی ئەگە بۆ بخولقێنی دێنە سەر و ئەتوانن ئەوەی لە بیر و بۆچوون و لە ئامانج و ئامالەکانی ئێمەدا هەیە کە بریتیە لە بەرابەری ژن و پیاو
تا ڕادەیەکی زۆرەوانە دەستەبەر بکەن کە واکرا ئۆقتەهای کۆمەڵایەتی بێمافیەکان سەرکوتی دێرینەی چەندین دەهە و چەندین سەدا لەسەر ژن ئەوانە کەم دەبێتەوە و خودی ئەمانە دەبێتە مەبنایە بۆ ئەوەی بەڕاستی نائامەتیەکان لەسەر ژن کەم بکاتەوە و بهێنێتە ڕادەیەکی ئینسانی کە ئەو دەم تازە دەتوانی بیر لەوە بکەیتەوە کە چۆن دەستکەوتهای دیکە بۆ ژن دەستەبەر بکەی لە کۆمەلگای ژنانی کورد بەعام جا بەتایبەت ژنانی ڕۆژهەڵات. لێمە دوایی ئەو فۆرمی ئەو داخوازینامەی ژنانی کورد پێشکەشی سنتەری ژنان و هەموو ڕێکخراوەهای دیکەشی دەکەین شتی پێ ئیزافە بکەن حتمەن کەم و کۆڕی هەیە ئەمە نووسراوەیەکی سەرەتاییە ئێوە تەکمیلی بکەن و بزانن بۆ خۆتانە کە بۆ خۆتانە و نێویشی ئێمە بە نێو داخوازینامەی ژن لە کوردستانی ڕۆژهەڵات موسڵمانە بەڵام زۆرمان پێخۆشە کە خوشکەکانی دیکە هاوبەشەکانی ئێمە ڕەفیقەکانی ئێمە لە ناوچەکانی دیکەوە بەتایبەت لە باشوور کە تەجروبەیەکی نزیک بە 30 ساڵەوە ڕێکخراوی ژنان و ئیدارەی ئومورتان هەیە یارمەتی بکەن کە شتێکی باشی لێ دەربێ و ببێتە دەنگێکی ژنانە و یاسایەکی ژنانە بۆ هەمومان. من زۆرتر لەوەی کە مەحمول بوو قسەم کرد زۆر داوای لێبوردن و پێم خۆشە لێرە قسەکانم تەواو بکەم و چاوەڕوانی ڕاوبۆچوونی ئێوە دەبم. زۆر سپاسان.